ئەم وێنە تیشکێژنێکی گەنج نیشان دەدات و دەتوانێت لێرەدا ناوچەی سنگی ببینرێت کە ڕوبەڕووی بزەبرێکی تون بۆتەوە ئەوەی ئێمە دەمانێت بەدی پێێنین و دەمانوێت گەشتیاران ڕاکێشین بۆ پێشانگەکە بۆ هەستکردن بۆ تەنیایی ئەو ژنانەی هەستی پێ دەکەن لە ماڵە ڕوبەڕووی توندوتیژی دەبن و ئەوەش کێشەیە کاریگەری لەسەر سیەیەکی ڕەگەزی مێنە دەبێت لەم حاڵەتەدا دەبێت هەوڵی تێگەشتن بدەین و لەوەی ڕوویداوە دواتر یارمەتیدانی ژنان و کارکردن بۆ ڕێگریکردن لە دووبارەبوونەوەی ئەو حاڵەتە و کاتێک پرسیارم لە دەکەن لە کارەکەم چی دەکەم وەڵام دەدەمەوە کە من تەنها ژنێکم یارمەتی ژنانی دیکە و هەوڵی ڕێگریکردن لە ناوبردنی بە کۆمەڵ دەدەم پرۆژەکە پێکاتوە لە بیزوێنە لەگەڵ ڕوونکردنەوە ژمارەی وێنەی تیشکی و ئەوەی دەمەوێت لە ڕێگەی ئەو وێنانە بگەێنێم ئەوەیە ئەو شەڕانگێزی کە لە ژیانی ڕۆژانەماندا ڕوودەدات توندوتیژی لە زۆرێک کاتەکان و لەناو ماڵەکاندا ڕوودەدات. لە تشریری دووەمی 2010 تا ئێستا نووسینگەکەمان 160 داواکاری یارمەتیدانی لە ژنانە پێگەشتووە 6 داواکاری توندوتیژی بووە ئەو ژنانەی لەلایەن هەڵبەشەکانەوە ڕوبەڕووی توندوتیژی دەرونی و جەستەیی و بوونەتەوە هەروەکو لە ئەشعەکاندا دەرکەوتووە کە لێرەدا دەبینین و هەروە هەندێک حاڵەتی کەمی توندوتیژی سێکسی و ڕاودونان هەبوو. E l'altro sono casi di violenza psicologica, violenza